بەناوی خوا و سڵاوتان لێ ببینەرانی بەڕێزی شاشەڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەی خۆتان چارە. پاشەوەی کە هەفتەی ڕابردوو باسمان لە ڕاستی بەخێوکردنی مریشک کرد لە کوردستانە و شێوازی بەرهەمێنانی ئالیکەکەی و پێگاتەکانی ئالیکەکەی و گەورەکردن و بەخێوکردن و تەندروستیەکەی و گواستنەوەکەی هەتاکو کۆتایی مەبەستمانە کە لەم ئەڵلقەیە باس لە ڕاستی بەخێوکردنی ماسی بکەین لە کوردستان، چونکە ئەم دوو بازرگانیە لە کوردستانە دوو بازرگانی ناوخۆیی زۆر باشن و خۆراکێکی تەندروستی باش پێشکەش بە ئێمە دەکەن بۆ ئەوەی کە لەسەر سفرە و خوانەکانمان چجای لە ڕێستۆرانت و لە سەیرانگاکان بێت یاخود لە ماڵەکان و دیوەخانەکانماندا بێ بینۆشین. هەر بەڕاستی مەبەستمان لەم دوو بەرنامەیە ئەوەیە کە ڕێکلام بۆ بەرهەمی ناوخۆیی بکەین و جگەلەوەی کە خوشکان و برایانی ئێمە کە لەم بوارەیە کارەکەن قازانجەکەن من وەکو پێشکەشکاری بەرنامەی چارە و دەستگای میدیای کورساتیش هیچ جۆرە قازانجێکی مادی ناکەین و هیچ جۆرە سوودێکمان لەم بەرنامەیە وەرنەگرتووە جگە لە ئەرکێکی ئەخلاقی مرۆیی نیشتیمانی. لەم بەرنامەیە دوو میوانمان ئەبێت کە ناو بەناو لێدوانەکانیان دەبینن کە بریتین لە بەڕێز سەڵاح مەجید کە سەرۆکی کۆمەڵەی گەشەپێدانی سامانی ماسیە لە کوردستان و بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەسرین محێدین کە پسپۆڕی خۆراک و تەندروستی ماسیە کە هەردووکیان لەناو ئەم بابەتەیە کارەکەن و کاک سەڵاح میوان یەکەمانە کە بەڵام 23 ساڵە لەم بوارەیە کارەکەن. بەڵێ سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بە ئێوە کاک دکتۆر، سڵاوتان لێبێ، سڵاو لە بیرانیانی کورسات. سەرنجتان بۆ ڕاکێشەوەم شوێنێکی لێی دانیشتوین بریتێ لە یەکێک لە حوزەکانی بەخێوکردنی ماسی و دەکەوێتە قەلاچوالان لە سلێمانی، بەڵام جگە لێرە وابزانام 1990 حوزی ترمان هەیە وانە؟ بەڵێ بەڕاستیەکەی لە هەرێمی کوردستانە نزیکەی 4000 حوزی ماسی هەیە، یعنی 3990 ترمان هەیە. بەڵێ بەپێی ئامارێکی نافەرمی کە لای کۆمەڵەکەی ئێمە هەیە، چەند ئەم ئامارە بەڵام شتێکی فەرمی نییە کە وەزارەتی کشت و کاڵ ئەنجامی دابێ یان کۆمەڵەکەی ئێمە، بەڵام بەپێی ئەو بەداچوونەی کە ئێمە کردومانە وەکو کۆمەڵەکەمان کە لە زاری ئەندامانی کۆمەڵەوە لە خاوەنی پرۆژەکانی بەخێوکردنەوە بیستومانە لە ناوچە جیاجەکان کە ژمارەکانمان کۆ کردوێتەوە ئەکاتە نزیکەی 4000 حوزی بەخێوکردنی ماسی لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەم 4000 حوزی ماسیەکە هەیە هەڵبەت دوجار لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر نەسرین باس لەو کەساناکەم کە سەرپەرشتیاری تەندروستی بابەتەکەن، بەڵام لەگەڵ بەڕێستا باجارە باس لە توانە مرۆییەکان بکەین لەم بابەتە کە کارەکەن. هەر حوزێک لەم حوزانە چەند کەسی پێویستە بۆ خزمەتکردنی؟ هەر حوزێک با بڵین ئەگەر 2 بۆ 3 دۆنم بێ نزیکی 2 کەسی پێویستە بۆ بەخێوکردن. ئەنی ئەگەر بە تێگەڕا ئەو 4000 حوزەکە ئێمە وەریگرین ئەگەر هەر حوزەی 2 دۆنمیش بێ عنی ژمارەیەکی زۆری با بڵین کرێکار و حرەس و ئەوە پێویستە لە 4000 حوزەکە نزیکەی با بڵین بە ئەو کەسانەشەوە کە بڵێن پەنجەماسی نەقڵەکەن یان ئۆتۆمبیلی نەقلی ماسییان پێ دوایی ماسیەکان کە پێگەر نەقلیەکەن بۆ بازاڕەکانی فرۆشتن ئەوانەی کە دوکانەکانی فرۆشتن و بژاندنی ماسین یان کارگەکانی ئالی کارەکان نزیکەی ئەمە با بڵێن 70 بۆ 80000 کەس لەم بوارەیە ئیشەکە. بەڵێ نزیکە بێتەوە لە 100,000 کەس. بەڵێ نزیکە بێتەوە لە 100,000 کەسێک کە لەم بابەتەیە کارەکەن. ئەم حوزانی کە ماسی هەیە ئێستا ئێمە کە لێرە دانیشتوین نزیکەی 2 دوانمەوەکو فەرمووت. ئەمە زیاترە ئەم حوزە زیاترە، ئەمە نزیکەی دەدوانمە. نزیکەی دەدوانمە. بەڵێ دەدوانمان. حوزەکانەکەونە کوێی کوردستانەوە بەسەر سەمە لە قەلاچوالانی جگە لەمە بۆ نمونە لە گەرمیان لە هەورامان لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ لە کوێی تر هەمانە. خۆی لە ڕاستیدا ئەم حوزانە دابەش بوون بەسەر قەزا و ناحیەکانە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ئیدارە سەربەخۆکانە ئەوەی کە زیاترین ئەو ناوچەی کە زیاترین پڕۆژەی بەخێوکردنی ماسی لێیە ئەو بەشەی زەی بچووکە کە ئەکەوێتە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێرەوە، یعنی بە دیاریکراوی لەمبەری پارێزگای سلێمانی با بڵێن ناحیەی ئاقجەلەت ناوچەکانی گۆپتەپە و عەسکەر و ئەم بەریزەی بچووک لەو بەریزەی بچووکیشەوە دەشتی کۆیە و ناحیەی تەقتەق و تا ئاگاتە مەتیقەی شوان ئەمە تقریبا لە 150 زیاتری حوزەکانی کوردستان ئەکەوێتە ئەم سنوورەوە کە ناوچەیەکی گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی. بەڵێ کەواتە بەشی هەرە گەورەی بازرگانی یان بزنسی بەخێوکردنی ماسی ئەکەوێتە پارێزگای سلێمانی و نزیشی هەولێریش. بەڵێ
باش بەڵێ بەتاکید. با اینجا بە مەرحەلە بڕۆین ماسی کە یەکەم جار ئەکرێت حەوزێکی هەیە بێ زەحمەت پێم بفەرموو جۆرەکانی حەوزی ماسی چین؟ بەڵێ ڕاستیە لە هەموو دنیاە چوار جۆر شێوازی بەخێوکردنی ماسی هەیە ئەنی بە چوار شێواز ماسی بەخێوەتەیە یانەوە تا لە حەوزە گەڵەکانایە کە ئێستا ئەمە حەوزێکی گەڵە ئەمە بەخێوکردنی ماسیە لە حەوزی گەڵە ئەمە توانی کۆمەن کاربی تێکەی لەگەڵ یا جۆرەکانی تری کاربیشی تێکەی بۆ نمونە گراسکارب سربەتکارب پیکێرکارب میرۆڵکارب ئەتوانی هەر پێنج جۆرەکەی کاربی تێکەی مەڵەن لا ئێمە زیاتر کۆمەن کارب لەبووی ڕغبەتی لەسەرا کۆمەن کارب بەخێوەکە لە دوای ئەوە حەوزە هەڵواسراوەکانمانەیە ئەم حەوزە هەڵواسراوانە لە دەریاچەکانایە نظامی کەیجە لە دەریاچەکانە دادرێت ئێمە لە دوکان و لە دەربەندیخان ئەم نیزامەمان هەیە ئەویش ماسی کۆمەن کار بە بەخێوەکرێت لە دوای ئەوان حەوزی کۆنکرێتیە ینی بەخێوکردنی ماسیە لە ئاوی ساردە کە ئەمە سم سیستەمە لە ناوچە سارد و کوێستانیەکانە ئەم جۆرە پرۆژەیە هەیە بەخێوکردنی ماسی سەلەمۆن لە قەزای پێنجوێن هەیە لە ناوچەی پشدەر هەیە لە دەربەندیخان هەیە وابزەم لە بارێش هەیە بەڵێ لێدە لە ناوچەی شارباژێ لە باری بچووک هەیە ئەم پرۆژانێت لەکوێ دروستەکەی لەسەر ئەو سەرچاوە ئاوێنە دروستەکەی کە ساردن واتە لە ناوچە سارد و کوێستانیەکان جگە لە ناوچە سارد و کوێستانیەکان ئاوی ژێرەوەی بەنداوە گەورەکان وەکو دوکان و دەربەندیخان کە ئاوی ئەم بەنداوانە لە ژێرەوە دەرەچێت لەی گەرمیەکەی زۆر نزمە زۆر گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی سەلەمۆن کە لە خوار هەژدەوەیە پلەی گەرمیەکەی پێویستی بۆ پلەی گەرمیەیە ئێستا گەورەترین پرۆژەی بەخێوکردنی ماسی سەلمۆن لە قەزای دەربەندیخانە کە ئاوی ژێر سەدەکەیە دەرەچێت تاقەکەی نزیکەی 200,000 پەنجە ماسیە فەرموود گڵ هەڵواسرا و کۆنکریت بەڵێ جۆری چوارەمیشمان هەیە کە ئێستا دوو پرۆژە لەژێر دروستکردنە لە پارێزگای سلێمانی پرۆژەی داخراوە نیزامی داخراوە واتە لە قاعەیە و حەوزی پلاستیکی دادرێ ئەمە بە واستەی فتەراتی کیمیایی و بایۆلۆژی و تەسپی ئاوەکە ئەکەیت و پلەی گەرمیەکە ئەتوانی گۆڕانکاری تیا بکەی و ئیزافەی ئۆکسسیژینی بۆەکەی ئەمەش نیزامێکە کە نیزامێکی تازەیە لە تەواوی دنیامە گرنگی پێدرێ بەڵام لای ئێمە تازەیە هێشتا ئەو پرۆژانە تەواو نەبوون لە دروستکردنە ئێستا حوزەکان ئامادەیە چ جای گڵ بێ کۆنکریت بێ هەڵواسراو بێ یان حوزی پلاستیک و قاعدە ئەم ماسیانە پێویستیان بە ئاو هەیە فەرمووت لە گڵەکانە چ ئاوێک بەکارن ئەمان بیرماوە لە کۆنکریتەکان لە هەڵواسراوەکان لە دەریاچەکان وەریەگرن لە کۆنکریتەکان لە بنی دەریاچەکان پێویستیان بە ئاوی سازگارە حوزی پلاستیکیش ئاویان بۆ پێوە بۆ دەریاچەکان زۆر ساردە لەگەڵ ئەو کانی و کارێزانی کە لە ناوچە سارد و کوێستانیەکان هەیە ناوچە شاخاویەکانە هەیە ئیسپادە لەو ئاوەژەکەن بۆ بەخێوکردنی ماسی سەلەمۆن یعنی دوو سەرچاوە بۆ بەخێوکردنی ماسی سەلەمۆنە بێت این ناوچە سارد و کوێستانیەکان کانی و کارێزەکان لەگەڵەوە بنەوەی بربەستە گەورەکان سەدەکان وەکو دوکان و دەربەندیخان ئەوەی کە ئەو سەرچاوی کە هەمووی باوترەوازم لە کوردستان حوزە گڵەکان ژمارەیان زۆرە ینی لە لای ئێمە زیاتر حوزی گڵە ماسی تیا بەخێوەکرێ ئەمە پێویستی بە پلەی گەرمی مامناوەندە یعنی پلەی گەرمیەکە کە گونجاو بێ بۆ ئەم جۆرە ماسیە بۆ حوزە گەڵەکان بۆ ماسی کارب لە نێوان 18 تا 30 پلەی سەدی هەتا 30 پلەی سەدی وەرە سەر و 30 پلەی سەدیشەوە ئەو ماسیە توانای ژیانی هەیە توانای ئەوەیە لە حوزەکانە بمێنێتەوە بەڵام وەک پێویست ئالیگ ناخوا ینی گەورە نابێ ینی تووشی مەشاکی دەبێ و لە خوار هەژدەشەوە ئەچێتە قۆناغی سڕبوونەوە ینی لە هەژدە هەتا وەکو سیانزە جۆرە سڕبوون ینی وەکو نیمچە سڕبوونیەک وایە ئەگەر ئالیکی پێ بدەی باش نییە توانای هەزمکردنی نییە لەو مەرحەلەیە لەو پلە نزمەیە و لە خوار سیانزە پلەوە هەر بە تەواوەتی سڕە بێ پێویست ناکە هیچ جۆرە ئالیکێکی پێ بدرێت لەبەرەوە گەشە ناکە سەرچاوی ئاوەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە زۆربەی مامناوەندە لەم ناوچانە کە ناوچەی باڵێ ناوچەیەکی سارد و کوێستانی نەبێ لی گەرمیەکەی مامناوەندە ینی گونجاوە بۆ ئەم حوزە گڵانە بۆ بەخێوکردنی ماسی کارە پرسیارەکەم دووبارە ئاکەمەوە ئەم ئاوەی کە ئێستا لێرە هەیە بیری ئرتیوازیە بە تەنکەر ئاوی بۆ هێنن کانی و کارێزە کامیانەوەی کە زۆربەی ماسیەکان و ماسی کار بە ئەوەی ئێستا ئەم پرۆژەیە لەسەر ئاوی چەمی قەڵاچوالانە ینی ئاوی چەمەکەی ئیسپادن لە ئاوی چەمەکەکە کە پلەی گەرمیەکەی گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی کار ینی پلەی گەرمیەکەی مامناوەندە چەمەکەش سروشتی ئاوەکەی بەڵێ بۆ ئەم جۆرە پرۆژەیە ئەبێ ینی ئەگەر ئەم خاوەنی پرۆژەیە بێ لێرە حوزی کۆنکرێتی دروستکە بۆ ماسی سەلەمۆن نابێت لەبەروی پلەی گەرمی ئەم چەمە گونجاوە بۆ ماسی کار بۆ حوزی گڵ کاک سەڵاح ئێستا لەوە تێگەیشتین کە زیاتر لە 4000 حوزی ماسیمان هەیە 100,000 کەس لەسەرم بزنسە نانەخۆن و باوترین جۆری حوزی ماسی لە ئێمە گڵەکانە ئیتر ئەمە ئێستا دەستەکەین بۆی کە ماسی بخەنە ناو حوزەکانەوە
یان پرۆژەکانەوە ئێوە پێڵەن پەنجەماسی وابزانم بەڵێ پەنجەماسی ئەم پەنجەماسیانە لەکوێ دێت بەڵێ ڕاستەکەی پەنجەماسی لە هەڵهێنەرەکانی پەنجەماسیەوە داخڵە بێ ئەنی ئێمە لە هەرمی کوردستان هەڵهێنەری پەنجەماسیمانەوە لە پارێزگاکانی تری عێراقیش هەڵهێنەری پەنجەماسی هەیە لە وەرزی بەهارە ئەم هەڵهێنەرانە پەنجەماسی ئینتاجەکەن ئەوم پەنجەماسیانە دوای ئەوەی کە لە گەراکەی ئێتە دەرەوە لاروایە ئەم لاروایە وردە دوای مانگێک یان دوای مانگ و نیوێک دەبێتە پەنجەماسیێکی ورد ئەوە نەقڵەکەی بۆ حوزەگەڵەکان لەویا بەخێوەکرێت پێشەوەی پەنجەماسی بێتە حوزەگەڵەکانەوە ئەبێ ئەمە حوزەکان ئامادە بکەین یعنی چەند مانگێک پێشەوە ئەو حوزە وشی کرابێت تەعقیم کرابێت بە تیشکی خۆر بۆ ئەوەی هیچ هۆکارێکی نەخۆشی ئەگەر پێشتر لە وەزبەی پێشترە لە ساڵی ڕابردووە لە ماسیەکان هەوو بێ یان لە حوزەکان هەوو بێ بۆهۆی ئەو تەعقیم بە تیشکی خۆرەوە وشی کرابێتەوە حوزەکان ئەو هۆکارە لە ناو چوورێ دوای ئەوە هەندێک جار هەندێ خاوەنی حەوز هەیە پێینیش بەکارێنێ کە شتێکی زۆر باشە پێینی حیوانی 50 کیلۆ بۆ دۆنمێک بەکارێنێ چەند چاڵێک هەڵەکەنێ پەینەکە دفنەکە لەویا دوای ئەوە ئاوی تێکات ئەم پەینە خۆراکی سروشتی دروستەکە پلانکتۆنەکان دروستەکە فایتۆ پلانکتۆن و زوو پلانکتۆن کەمەکو خۆراکێکی سروشتی ماسیەکە لەو مەرحلەیە کە پەنجەماسی و بچووکە ئیسپادەی لێە کە بینای جسمی خۆی پێەکە و لە پاڵ ئەوەشە علەفی سناعی پێەکە ئەو علەفەش زیاتر گەورەیەکە ینی زیاتر بە خێرایی گەورە ئەبێ لە ماوەی با بڵین 6 مانگ و 7 مانگە ئەگاتە زیاتر لە 2 کیلۆ کە وەزنی بە بازارکردن ینی کێشی بە بازارکردن لە لای ئێمە ئەبێت 2 کیلۆ زیاتر بێ ئەو ماسیە لە بازارە مەرغوبە بەڵێ ئەم حەوزانە کێ سەرپەرشتیانەکە هەر لە ئامادەکردنەکەیەوە هەم لە ئیجازەدانەکەیەوە و هەم لە تاقیکردنەکەیەوە بەڵێ پێدانی مۆڵەت بە پرۆژەکانی بەخێوکردنی ماسی لەلایەن بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی کوشتتوکاڵەوەیە کە سەر بە وەزارەتی کوشتتوکاڵن بە پارێزگاکان لە ئیدارە سەربۆخەکان ئەوەی کێ بیوێ پرۆژێ حەوزی ماسی بکە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی کوشتتوکاڵی ناوچەکەی خۆیەکە ئەوەی داواکاریان پێشکەشەکات و داوای دروستکردنی حەوزی ماسیەکە بە پێی ڕێنمایی ژمارە نوێی ساڵی 2021 بەڕێوەبەرایەتیەکانی گشتی کوشتتوکاڵ مامەڵەیان لەگەڵاکەن و مۆڵەتیان پێدەن بەنسبەت سەرپەرشتیارەکەیەوە پێشتر ئەوانەی کە سەرپەرشتیاری حەوزی بەخێوکردنی ماسی بوون پزیشکانی ڤێتەنەری بوون یان ئەندازیارانی کوشتتوکاڵی بوون ئەوانەی کە پسپۆریان لە بواری بوروبوومی ئاژەڵیا هەیە و ئێستا خۆشبەختانە یاسای سەرپەرشتیاری لە پەرلەمانی کوردستان دەرچووە و کراوەتە بواری جێبەجێکردنەوە و ئێستا لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان سەرپەرشتیار بۆ سەرجەم پرۆژەکانی بەخێوکردنی ماسی دانێن ئەوانی کە دەرچووی با بڵێن بەشی بێتەنەرین یان ئەندازیاری کوشتتوکاڵین بەروبوومی ئاژەڵی ئەوانە خولی شیاندنیان بینیوە لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و ئەوانە بەپێی ئەو پرۆگرامی کە وەزارەتی کوشتتوکاڵ دایناوە بەپێی یاساکە دابەشیانەکەن بەسەر پرۆژەکانی بەخێوکردنی ماسیە بۆ سەرپەرشتیکردن ئالیکی ماسیەکان لەکوێوە دێ خواردنەکان بەڵێ ئێمە لە ناوخۆیە ژمارەیەکی زۆر کارگەی بەهێنانی ئالیکمان هەیە تایبەت بە ئالیکی ماسی چەند کارگەیە لە پارێزگای سلێمانی نزیکی 7 کارگە هەیە بە دیاریکراوی نازانم لە تەواوی هەرێمی کوردستانە چەند کارگە هەیە بەڵام ڕەنگە خۆی بدا لە 30 کارگە ئەم کارگانە ئالیکی ماسی بەرهێمێنن و ئالیکەشیان زۆر تەندروستە بەڕێوەبەرایەتەکەی پێشووە کە باسی مریشکمان کرد من خۆم چوومە کارگەی ئالیکەکانەوە ئەوەی کە بینیم سەرچاوی ئالیکەکان بۆ پرۆتینەکان و بۆ چاودە سوود بەخشەکان سوود لە سۆیا وەرەگرن بۆ کاربۆهیدرات سوود لە گەنمەشامی و گەنم وەرەگرن و هەروەها سوود لە ئاردی شوەرەگرن ئاردی بایەحی جگەلەوەش پریمیکسێکیان هەیە کە لە هۆڵەنداوە دێت و ئەمینۆ ئەسیدەکان و سەپلیمەنتەکانە بەڵێ تەواکەرە خۆراشەکانە ئەوانەی ئێوە ئەو ئالیکانی کە ئەدرێ بەم ماسیانە ئەوانە لە کوێوە سەرچاوەکانی چی بەڵێ کاک دکتۆر بە هەمان شێوەی هەمان کارگەیە کە ئالیکی پەلەوەر ئینتاجەکە هەمان کارگەش ئالیکی ماسی ئینتاجەکە بەڵام لە ڕێژەی پرۆتینەکە فەرقی هەیە ڕەنگە ئالیکی مریشێک لە قۆناغی یەکەمە پێویستی بە 22 بە عنی ڕێژەی پرۆتینەکەی 22 بێ لە سایە 22 بێ کروت پرۆتینەکەی بەڵام لە ماسیە ڕەنگە لە بیدایەتە پێویستی بە زیاتر لە 30 بێ 32 هەندێک جار ئەگاتە 34یش ڕێژەی پرۆتینەکەی لە بەرەوە فەرقەکان هەر ئەوەیە نیسبەتەکان ئەگۆڕێ بە هەمان شێوە سۆیایە بە هەمان شێوە ئاردە کەپەکە گەنمەشامیە ئەمانەیە بەکاردێت لەگەڵ تاواکەری خۆراکیەکانە
و مادانە هیچ مادەیەکی زیان بەخش نین یعنی زۆر باشە و زۆر تەندروستە و کارگەکانی ناوخۆی خۆمان لە هەرمی کوردستانە لەژێر کۆنتترۆری بەڕێوەبەرایەتەکانی ڤێتەنەریان لە چ ناوچەیەک بێت مەسەن ئەگەر کارگێکی ئاریک لێرە هەبێنە ناوچەی شارباژێر هەبووی ڤێتەنەری هەیە لەم ناوچەیە پشکنینی بۆەکە ماگانە سامپڵی ئەو ئالیکە وەرەگێت و پشکنینی بۆەکە بزانێ تۆکسینەکانی ڕێگا پێدراوە لە ئەوەیە کە ڕێگا پێدراوێ بۆ بەکارهێنان لەبەرەوە هیچ موادێکی خراپ ناکرێتە ناو ئەو ئالیکەوە و ئالیکەکان زۆر تەندروستن کە بەرهەم دێت لە کارگەکانی ناوخۆیە بە هیچ شێوێ موادی خراپی تیا بەکارنێ ئەوەی ئێمە ئاگادارین و بەردەوامیش متابعە هەیە بۆ کارگەکان بۆیە بەرهەمی ناوخۆی خۆمان بەرهەمی ماسی خۆمان لەبەرەوەی بۆ ئالیکە ئینتاجە بێ زۆر باشە و زۆر تەندروستە دواوی کە ماسەکە لێرەوە بەرهەم هات پێشوی بکرێتە بازاڕەوە بەڕۆبەرایەتەکانی کشت و کاڵ تەماشایەکەن ڕاستیەکەی ئەوە زیاتر جانیبی تەندروستیەکەی پەیوەندی بە هۆبەکانی ڤێتەنەری هوێنە ناوچەکانە بەڵێ بە تاکید سەرپەرشتیانەکەن و چاودێریانەکەن و ئەو بەروبوومەی کە خێتە بازاڕەوە زۆر تەندروستە و زۆر باش سپاس و ئامادەبوونە کاک دەستی خۆش خات و دکتۆر نەسرین پاش 23 ساڵ کارکردن لە سامانی ماسیە لە بابەتی ماسیە هەمووەکو پاشخانی زانستی لە بەکەلۆریۆس کە باالۆجیت خوێندووە و هەمووەکو پاشخانی ماستەر و دکتۆراکەت لە بواری ماسیە پسپۆڕەکەت لە ماسیە پسپۆڕی وردت هەیە و جێگەی شانازیە بۆ ئێمە کە جەناب لێستا پرۆفیسۆری تەواوەتی خۆتە هەزار جار لەی بەزیا بێ و ماندوو نەبی ئەلبەت وابزە من لەو زمانەوەی کە هەر دکتۆرات هەبووە لە خزمەت بە دکتۆرا پرۆفیسۆریایی دەروێستش پرۆفیسۆریا خوا سەرکەوتوو وەجگەلەوەش 12 ساڵ ئەزمموی ژیانت هەیە لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق پرسیارەکەم لەوە دەست پێکەم لەگەڵ بەڕێستا لە ئێستاە دۆخی ماسی لە کوردستان چۆنە بینیت؟ لە ئێستاە سپاس بەخوای گەورە بەرەو باشی ئەڕۆین لە ئێستاە بڵێن بەستا 4-5 ساڵ لەمەوە پێش وەزعەکەمان زۆر باش نەبوو لە چاو چییە لە چاو ئەو هەموو سەرچاو ئاوە باشە کە ئێمە هەمانە یعنی ئێمە دوکانمان هەیە دەربەنی خانمان هەیە ئەو هەموو سەرچاو ئەو سروشتێمان هەیە زێمان هەیە کە ئەتوانێت بە هەموو شێوازەکان ئێمە سوودی لێ ببینین بە هەموو شێوازەکان ئێمە ئەتوانی ماسی تیا بەخێو بکەین یعنی حوزێکی ئاوا چەند دۆنەمێکی زۆرە حیفە بەستەنها ماسیەکە ئەکاتە ناو ئاوەکەوە قەفەسێکی بچووکشی بۆ دروست ناکە ماسەکانیشی تێکا لەگەڵیا یعنی لە هەموو زۆر شوێنی لە جیهانە کە تو ئەوە پرۆژێکی ئاوات هەبێت پرۆژێکی ئاوا گەورە بێت مەساحەیەکی زۆری ئاوی هەبێت یعنی بەدوو نەوع ماسی تیا بەخێو نەکات یعنی ئێستا ئێمە سپاس بەخوای گەورە هجارة ألم بعربي أو ثلاث مصائب قوم عند قوم فوائد يعني هاتني دوابرا وكان داعش بو إيرا يعني درجاي كتير بو إيرا بو إما كردوا يعني هاتني عرب بو إيرا يعني عرب بو ناسراون قبلين ماسي خوراكي سركية للاي أوان بيشي للاي أوان إيشا أي كان خواردنێکی سەرەکیە بەلایەن کە هەفتەی 2 3 جار نەیخۆن ناڵێن ئەمە ماسیمان خواردووە هاتنی ئەوان بۆ ئێرە بە ڕێژەیەکی زۆر مانەوەیان زۆر لێرە و تێکەڵەیەکی زۆر لەگەڵ هاوڵاتانی کوردی خۆمانە ئەمە وای کردو تۆزە لە سەقافەتی خواردنی ماسی ئەوان بەرین هاتنی برا خوشکە عەرەبەکانمان یاخود ئەوەی کە لە هاتنی برا خوشکە عەرەبەکانمان کە هاتن لێرە ژیان لەگەڵمانە دەرگایەکی تریە یان کردوتەوە بۆ بازارکردنی ماسی تێکەڵاوەتی کلتوریمان زۆر بۆ بڵێت ئەمە وای کردووە کە بڵێن ئێمە سەیریان ئەەکەین ئەوان بۆ ئەو نەماسی زۆر ئەخوان اینجا خەڵکی خۆمان لەخوا بەزیاد بێ سەقافەتی ئەومان هەیە کە بە دوای شتا بگەڕێن اینجا کە گەڕان بە دوای ئەوەیە کە بڵێن ماسی خۆراکێکی تەندروستی طبیعی زۆر باشە بۆ ئێمەش نەیخۆین بۆ ئێمەش نەیخۆین کە ئێمەش لەگەڵ ئەوەشە ئێمە وەکو سامانێکە هەمانە و زۆریشە هەر لە وشەی باشەوە پرسیاری داهاتوو ڕاکێشمەوە کە فەرمووت سوپاس بۆخوا ئێستا وەزعی سامانی ماسی لە کوردستانە باشە تێگەم لەوەی کە باشە بازاڕێکی باشمان هەیە هەم لە بەرەوەی کە وەک فەرمووت برا خوشکە عەرەبەکان کە هاتوون ماسیە خۆن ئێستا ئێمەش لە پاش ئەوان و ماسی ئەخۆین و سەرچاوەیشی بازرگانی و ژیان و نانخواردنی باشە بۆ خەڵکیش بەڵام لەگەڵ کاک سەلاح کە قسەم کرد فەرمووی ئێمە 4000
حوزی ماسیمان هەیە بە جۆرە جیاوازەکانەوە کە دوای لە خزمەتە عەرز یەکەم و جیاوازەکانیمان لە ڕووی زانستیەوە باس بکە ئەو وەکو کشت و کاڵ و وەکو پێگەیاندنەکەی باسی کرد لەگەڵ جەنابتە لە ڕۆزانستێکەوە حەزەکەم خزمەت بکەم. ئەم 4000 کە هەمانەم 4000 حوز ماسی هەڵبەت لەم لاولا جیاوازی هەر هەیە بەڵام بە گشتی جەنابت کە پرۆفسۆری بواری ماسیت و ئاگداری بەخێوکردنی ماسی ئەو شەی باشەش بۆ ئەو ماسیانە ڕاستەکە لە حوزە هاوشێکانەوە پێوەگەن بەدڵنیاییەوە ئەگەر مەبەست لە ڕووی کوالیتیەوە بێت بڵێ ینی ئێستا من چەند جار بڵێن کە سەردانی زانکۆکانی ترم کردووە یان زانکۆی بەسڕە بێ بەقا بێت مووسڵ بێت ئەمانە هەمویان کە باسی ماسی ئەەکەین ئێمە ئەڵێن حیفە ئەڵەن چۆن دڵت تیە ئێتۆ ماسی ئێمە ئەخۆی ئەو ماسی جوانەی خۆتان چۆن وتم بۆ من خۆم ئەزانم لە چی ڕۆیکە قسە ئەکەن ئەڵێن بۆ ئەڵێن ئاوەکە ئێوە ئاوێکی پاکە ئاوێکی سازگاری پاکە ماسێکە کەتیایە ئەژی ماسێکی تەندروست ئەبێت کوالیتێکی زۆر زۆر باشی ئەبێت لە چۆم ئاوەکەی خۆمانە یعنی تۆ ئاوەکەی بەعام ئاوەکە کەتی ئەپەڕێت بەسەر بڵێن بەغا و بەسڕ و ئەوانەیە لە ڕووی کوالیتیۆ چونکە ئاوەکە بڵێن ڕێژی ئاوەکە ئاوکەم بۆ تۆ بە شێوازێکی گشتی تێکەڵبوونێکی زۆری هەیە لەگەڵ شتی ترا مەصنع و معاملەشتەکانی ترە کە هەیە بەتوان بە ڕێژەیەکە تا ڕادێک بڵێن ئاوەکەیان ئەو پاکە نییە لە چۆ ئاوەکەی خۆمانە ئەمیش پرسیاری ئەوت لێ بکەم زۆر باش جەنابەت هاتیتەوە مۆزوعەکەوە جار بەجار ئەی بینم لەسەر شقامەکان لە شوێنەکان ئەنووسن ماسی جنوب بەڵێ ئەمە ئەکاتە ئەوەی کە ئێمە ماسی جنوب نەخۆین ماسی جنوب ئەوی کە بڵێن ئەنووسێن لە سەری ماسی جنوب یەکەم بە ئەو ڕوونکردەوە بکرێت ماسی جنوب نییە ماسی کەرکووکە ماسی کەرکووکە ئەوەی کەیت بۆ لای خۆمان بۆ سلەیمانی و بۆ کوردستان بە ئامۆ لەسەری ئەنووسێت ماسی جنوب ماسی زۆربەی زۆری ماسی کەرکووکە کاتار ماسی کوردستانی خۆمانە هەر ماسی کوردستانی خۆمانە زۆربەی زۆری هینی دا حوزەکانی داقوق و حەفتەغار و ئەوانەیە تا ڕادەیەک ینی پەیوەندێکم هەیە لەگەڵیانە لەسەر بڵێن کڕینی ماسی بێت کڕین پەنجە ماسی بێت بۆ ئیشکردنەکانی خۆمان سەردانی حوزەکانیان بێت پرس و ڕایەکی زانستی ئەگەر هەبێت لە بینمانە ئەو سێروشتانەمان هەر هەیە بە بەردەوامی یعنی زۆربەی زۆری ناڵم هەمووی لە ساسە بە ئەو هینە نەکرێت چونکە هیچ شتێک لە ساسە بێت زۆربەی زۆری ماسەکانی کە نووسراوە لە سەری جنوب کە لە کوردستانی خۆمانە هەیە زۆربە زۆرینی کەرکووکە باتێنی داقوق و هینی حەفتەغارە ئەوەش چونکە بڵێن هەر سەر بە کوردستانی خۆمانە لە ڕووی تەندروستی و کێشێکی ئاوای نییە بەڵام کێشەکەی لە بڵێن لە کوالیتی ئاوەکەیە کە ماسەکە تایە ئەژی تا کوالیتی ئاوەکە باشتر بێت پاکتر بێت ماسەکەمان کوالیتەکەی باشتر ئەبێت ئێستا کوالیتی ئاوەکەی شارباژێر و زەی بچووک و هەڵەبجە و ئەوانە باشترە یاخود کوالیتی ئاوەکەی داقوق و کەرکووک بەدڵنیایە ئەوی خۆمان باشترە خۆمان باش بەدڵنیایی ئەی لە ڕووی سەرپەرشتیکردنەوە سەرپەرشتیکردن یەک حاڵەتمان هەیە ئەمە لەم بینە ئەگەر قەوسێکی بچووکی تێ بکەین کەرکووک حەفتەغار داقوق خۆبەر و خوارەوە ئەگەر بڕێن هەمووی ئەمانە وەکو پێشترش باسم کرد ئیشکردنی لەسەر ماسی پیشەیە لە لای ئەوان یعنی حوز هەبووە لە حەفتەغار ماوەی لەمە پێشکە حکوومەتی عێراقی بڕیاریدا ئەو حوزانەی کە بڵێن حکومی هین نییە ئیجازەی ڕسمیان نیە بەهۆی کێشەی کەمی ئاوەوە ئەوان هەمویان ئەڕۆخێنن حوز هەبوو کابرا ئەگەریە ئەیوتە هینی باپیرمە بۆ ماوەتەوە یان تۆ حوزێکی ئاوا بڵێ هینی باپیرمە بۆ ماوەتەوە یعنی ئەمە چەند ساڵە باپیری باوکی خۆی ئەتر الله وعلەمکو ئەڵێ نییە برا مام خاڵ ئەوانە چەند ئیشیان کردو لەسەر ئەم حوزە یعنی ئەمە ئیشێکە بۆیان ماوەتەوە بەس ئێمە لە لای خۆمان بەداخەوە ساڵێکە 2 ساڵ بێزار ئەبێت و ئەڵێ قازانجێکی زۆری پێ ناکەم وازی لێ هێنێت یعنی جیاوازێکە زیاتر ئێمە لەوایە دیارە دەرئەکەوێت لە لای ئێمە لای خۆمان تا ئێستا نەبوو بە پیشەیەکی تەواوەتی باشە بەس لە لای ئەوان پیشەیە بەڵام کە لای ئێمە ئەگەر چی پیشەکە تازەیە زۆر شتی تریشدا ئێمە هەر تازەیە بەڵێ بەڵام کە تازەشە کواڵیتی ئاوەکانمان باشە سەرپەرشتی ڤێتێرنەریمان باشە سەرپەرشتی کشت و کاڵیشمان باشە هەر باشە بە پێستان دەرەجانەکانە لەو بزنسە گەورە 4000 حوزەیەکە هەمانە کە بەنزیکە گەرچی داتاکە ڕسمی نییە زیاتر لە 100,000 کەسنانی لەسەر ئەخوا باسی ماسی جنوب و ماسی ئێرەمان کرد بعد باس لە ماسی دەرەوە ماسی ئێرە بکەین باش کاک هاوڕێ کە ئەو کارژێڕی کۆمەڵی کەلگە پەلەوەریەکانە لە سلێمانی و هەڵەبجە و ڕانیە و گەرمیانیش ئەو باسی ئەوەی کرد کە مریشکی دەرەوەی کوردستان مەخۆن چونکە ئەو مریشکەی کە لە لای ئێمە هەیە لە پێگەیاندنی لە خواردنی لە سەرپەرشتیکردنی لە هەموو شتێکەوە باشترە پاکترە سەلامەتترە سەبارەت بە ماسی چیە فەرمی سەلامەتترە
بۆ لەبەر ئەوەی ئێمە وتمان بڵێن پێشتر وتمان ئێمە ماسی لەناو ئاوا ئەژی باڵێ هەرچی هەبێ ماسێکە چ پێ کاتەکانی بێت چ کوالیتیەکەی بێت چ تام و هەڵاکەی بکە ئێمە ئەیخۆین پەیوەندی بەو ئاوە کە تایە ئەژی ئاوەکەی خۆمان سپاس بەخوای گەورە سەلامەتە کە سەلامت بێت لە ڕووی کوالیتیوە لە ڕێی کانزاکانە کانزا قورسەکان هەبی میتەڵەکان کە تایەتی یان هەتا چەند تیاشی بێت بەو ڕێژە زۆرە نییە کە ناو گۆشتی ماسێکە بمێنێتەوە ببێ بە کەشێکی تەندروستی بۆ ئێمە کە ئیخۆین کە هاوڵاتیان یعنی بۆیە من ئەڵێم بڵێن تاماسی خۆمان وەسابێت بە تایبەتی تاماسی زیندوی خۆمان وەسابێت با دوورکەوینەوە لە ماسی دەرەوە بە هەمان شێوەی مریشک ئێستا زۆر باسەوەکرێڵە مریشک ئەگەر فرێش بێ سەلامەتترە بەهای خۆراکیشی بەرزترە ماسیش ماسی فرێش لە ماسی بەست و سەلامەتتر و بەهای خۆراکیشی بەرزترە ماسی زیندوو لە هەمووی سەلامەتترە و کوالیتیەکەی باشترە لە ماسی چی لە ماسی قوتو لە ماسی بەست و چکە ڕاستێکەی ئێمە ماسی قوتوەکە ماسی خۆمان نییە هی دەرەوەیکەیەت من نازەم لەناو چه ئاوێکە بەخێوکراوە لە چه ئاوێکە ژیاوە ڕێژەی ئەو کانزا قورسانە کە کێشە دروست ئەکا بۆ تەندروستی نازانانی ئەمە چنێکە لە ناو ئەو ئاوەکە ئەو ماسێت یایە ژیاوە ئایا لە ناو ماسێکە کۆبەتەوە یان نا چکمە کێشەیەک هەیە بە بەردەوامی دامە باس ئەکرێت و بەداخەوە تێکەڵش ئەکرێت لەگەڵ ماسەکانی خۆمانە ڕێژەی قورقشم لە ناو ئاوە لەگەڵ ناو گەشتی ماسیە یعنی ئەڵێن کەم بکرێتەوە لەبەرەوەی لە ترسی قورقشم ترسی ژەهرایی بوون بە قورقشم ئەم کێشەیە لە لای خۆمانە نییە یعنی ئێمە بێت کە باسی شتەکە ئەکەین باس بکرێت لە جیهانە لە بەتابەتی لە ماسی تونەیە کە تەمەنی زۆرە کە زۆری ماسەقۆکان تونن زۆربەی زۆرشی تونەیە ئەوە زۆر ئەمێنێتەوە چکە تەمەنی گەورەیە تەمەنی زۆرە و حجمەکەشی زۆر گەورەیە ئەتر یەک دانەماسی باشی چەند کیلۆیەکی زۆر لە قوتو ئەکات وابزان بەتەندا ماسی بەتەنە سعرەکەشی زۆر گرانیشە چونکە زۆر گەورە ئەبێت و زۆر ئەمێنێتەوە ئەتە سعرەکەی گرانتر ئەبێت یعنی ئەوە من ناتوانم زەمانەتی بوونی قورقشم کەم لە ناو گۆشتەکەیە بەڵام ماسێکی کارپی خۆمان کارپی ئاسایی خۆمان کە لە سانەوەتی زیاتر حوزەکانی خۆمان کار بەخێو ئەکات ئەو من دڵنیام کە ئاوکەی خۆمان ئاوێکی پاکە هیچ ئەوەی تیان نییە ئەتر بۆ من شتەکە گشتگیری بکەم کەواتە ئەتوانم ئێستا ئەمە پوخت بکەمەوە لە قسەکانی پرۆفسۆر دکتۆر نەسرینی پسپۆری بواری خۆراک و تەندروستی ماسیە هەتا ماسی فرێشی حوزەکانی خۆمان هەبێت ماسی قوتو ماسی بەستوو مەخۆن خاتو دکتۆر ماسی کە بەرهەم دێت لە پەنجە ماسیەوە دەست پێەکە سرم لەوە سوورما کاک سەلاح فەرمووی هەڵهێنەرمان هەیە یعنی وەکو چۆن ئێمە هێلکە ئەخینە ناو مەفقەسێکەوە و هەڵیەت و بۆ ماسی شەروە بۆ ماسیش وەکو ناوە بەڵام ڕێگە و یاساکان کە بەی بەکاریە زۆر جیاوازە چکەمە کە بڵێن لێرە لە ماسیەکە کە وەرئەگیرێت گەراکە بەجێ وەرئەگیرێت تۆوی نێرەکان بەجێ وەرئەگیرێت تێکەڵ ئەکرێت لە ناو ئاوە و لە ناو شتێکی تایبەتیە و بە پەڕ تێکەڵ ئەکرێ بە ڕێکوپێکی بە چەند دقەیەکە دوای بە چەند مەحلولێکە ئەمە ئەشۆرێتەوە لەبەر هێلکەکان نەنووسێبەیەکە تێکەڵ نەبێت و کە ڕوو دروست نکات و نەخۆشیمان بۆ دروست نکات دوایی ئەجا دوای ئەخرێتە ناو مەفقەسی تایبەتی خۆیەوە ئەویش حازینەیەکە پڕە لە ئاو ئەبێ بەستاندەر ئەوە ئاوی تێچێت ئەوە ئاوی لێ بێتە دەرەوە ئەبێ پارێزگاری تەواوتیش بکەین لە پلەی گەرمیەکە پلەی گەرمیەکە باشترین پلەی گەرمیەکە بۆ کارب 23ە هاتە 22 کێشەمان بۆ دروستەکە ڕۆژتە 24 کێشەمان بۆ دروستەکەات یعنی ئەبێ کە هەڵهێنەرەکە کە ئەکرێت ئەبێ بەو شێوازە محافەزە لەسەر بکرێت بە هەمان ڕێوشێنی زانستی و سەرپەرشتیکردنی ڤێتێرنەری و کشت و کاڵی کە لە ناو حوزی ماسەکانە هەیە لە هەڵهێنەری پەنجە ماسەکانیشە هەیە بەداخەوە سێجار ئەیڵێم یعنی ئەمە هەڵهێنەرێکی حکومی زۆر باشمان هەبوو لە دوکان ئیشیان ئەکرد بەستر ئەم چەند ساڵ بەهۆی قەیرانەوە بەهۆی قەیران و چەند زروفێکی ترەوە ئەوە وەستاوە تقریبا سێ پرۆژێترمان هەبوو ئەهلی بوو تەنها یەکێکیان ئیش ئەکات لە قەڵاتجێ مامۆستا ئەحمەدە ئیشەکەی باشە بەڵام بچووکە یعنی دەرەقەتی بەسڕانیە و قەڵاتجێش ناکە من خەمەکەمەوە بوو کە فەرمووت بەداخەوە کە بەداخەوە باش دروستی ناکەن خۆی باشە بەڵام ژمارەمان کەمە داخەکە بۆ ژمارەکەیە نییە کێشەکەمان داخەکە لەوەیە کە حیفە ئێمە ئەو هەموو سەرچاوە ئیشەی باشەمان هەیە سەرچاوی سەرەکی ئەم هەموو ئیشە پەنجە ماسێکێک کە من مەجبور ئەبم بچمیان لە کەرکک بهێنمیان لە حەلە و واسط بهێنم لەگەڵ ئەو هەموو کێشە گرفتانەکە هەیەانە لێەوەی هێن بەڵێ باش ئەی لەوێ کە ئیهێنن هەڵبەت حەلە و واسط شەڕی قورسیتیان نەبووە شەڕی قورسیتیان نەبووە و حەلە و بابل
زۆرترین پرۆژەی مەفقەس هەڵهێنەر لە هەموو عێراق لەوەیە. کوالتی ئاوەکەیان و کوالتی ئاوەکەیە و ئەوانەیان نییە، هیچ مشکلێک هیچ مشتێکیان نییە و خەڵکەکەی ئەوێش دەمێکە ئەم ئیشە ئەکەن ئەتە بڵێ ماوەتەوە وەکو فەرموودووە بە پیشە و بووە بە پیشە لە لای ئەوان وەکو سەرچاوەیەکی داهاتی زۆر گەورەیە بۆ هەموو عێراقی ئەنێرن. بەڵێ 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 کەواتە جیاواز لە مەسلەی مریشک ئێستا لە ئاڵلقەی پێشووە کاکاوڕە باسی لەوەی کرد فەرمووی ئێمە مریشک لێرەوە ئەمان نردبوو ناوەڕاست و باشووری عێراق بەڵام پەنجەماسی لە ناوەڕاست و باشوورۆیە بۆ ئێرە بەداخەوە هیوادارینە بزنسەش بگۆڕێت دکتۆرە پەنجەماسیەکە حاضر بوو هێنین بۆ ناو حەوزەکان لەگەڵ کاک سەلاح جەنابیش تەشریفت هەبوو لێرە هەڵبەت لە پشتی کامێرەوە باسمان لەوە کرد کە 4 جۆری حەوزی ماسی هەیە گڵ و هەڵواسرا و کۆنکریت و حەوزی پلاستیک گڵەکە لە هەمووی باوترە لە هەمووی زیاتر ماسیتیا ماسی کاربیتیایە پسپۆرەکەی جەنابەت پرۆفیسۆری خۆراک و تەندروستی ماسی ئەو سوودە تەندروستیانەی کە پێویستمانە لە ماسی دەستی بکەین لە ماسی کار دەستێخین لە ساسەد لە چاوریە باشەکانەوە لە پرۆتینەکەیە لە تشە ئەمینەکانە کە تایەتی بەو ڕێژەیە بۆ شێوازە کە لەشی مرۆڤخانەکانی لەشی مرۆڤ پێویستی پێێتی ئێمە لە ناو گۆشتی ماسیە ماسی کارب ئێمە دەستمانەکەوێت لەو حوزانی خۆمان کە بەخێوەکرێت چاوریەکان تشە چاوریەکان بە تایبەتی ئەوەی کە بڵێن ڕێژەی کاربۆنەکەی دەبڵ بۆندەکانی درێژترە ئەمە جەماعەتی بڵێن کیمیا زیاتر لێ ئەزانن ئەوەی کە دەبڵ بۆندەکەی لە 18 زیاترە ئەوە بڵێن ئەو گروپانەیە کە ئۆمێگاکان دروست ئەکات ئەوە ڕێژێکی زۆر باش لە گشت ماسیەکانی خۆمانە هەیە لە کار پیشتایەتی بەڵام ئەمە لێرە گەر قەوسێکی بچووک بکەینەوە پێشترش بۆ کاکەکان باسم کرد خەلەلەکەی ئێمە لەوایە کە بڵێن ئەڵێن ئێمە سفادەیەکی زۆر ناکەین لە ماسی کارب ئێمە شێوازی خواردنەکەی ماسی کارمان نییە یعنی سەرچاوەیەکی سەرەکی ئۆمێگاکان چاوریەکانی ماسی کە لە ماسی کاربا هەیە لەو طبقە گۆشتە قاوەیە چاوریەکەی لەو طبقە گۆشتە قاوەیە کە لە بینی گۆشتە سپێکە و پێستی ماسێکەیە هەیە ئێمە عادەتەن ئەو طبقەیە کەم کەسەی خوات خۆی سەرچاوی سەرەکی چوری گۆشت لە ماسیەکان فرێشوەتەرە ئەوەی کە لە ئاوی شیرینی سازگارە ئەژی بە تایبەتی لە ماسیەکانی سپرینەدی گروپی کارب چەند نەوعێکی زۆری هەیە گروپی کارب لەو طبقەیە هەیە بەداخەوە ئێمە یەکەم خۆراکی باشی ماسینین ئەو طبقەیە ناخۆین نازانتر هۆکاری نەخواردنەکەی چییە بزەبتا دووهەمیش ئێمە عادەتێکی ترمان هەیە لە کاتی برژاندن یان سوورکردنەوەی ماسیە پولەکەکەی لێ ئەەکەینەوە لێکردنەوەی ئەو پولەکەیە ئەمە خۆشی چوریە کە سوورێکێن و یان ئەی برژێنین بە ئاسانی ئەتوێتەوە ئەڕات کەوا بێت ئێمە من کەمتر ئیسفادەم کردووە لەو چوریە باشە کە لە ناو گۆشتی ماسیەکە هەیە کە بە هەمان شێوازە لە کار پیشە هەیە بۆ بەهۆی خراپی خواردنی من خراپی بەکارهێنان و لێنێنانەکەی ماسیەکە کەواتە ئەو ماسیە کاربەی کە لە حوزەکانی خۆمانە هەیە بە شێوی فرێش ئەفرۆشێ لە بازاڕەکانی ئێمەیە ئەگەر بزانین شێوازی خواردنەکەی چۆنە سوودی تەندروستی و بە تەواوەتی من لەو چوریانە کە دووهەم حاڵەتی زۆر گرنگە لە بۆچی لە هەموو جیهانە هەموو زاناکان ئەڵێن بەلایەن کەمەوە هەفتەی دووجار ماسی بخورێت بەلایەن کەمەوە ئەمە دووهەم هۆکارێتی کە زۆر گرنگە سێهەم هۆکارێتی ڕێژەی کاربۆهیدراتەکان کە لە ماسیە زۆر کەمە یان هیچ ترسێکمانی ئێمە لەو حاڵەتەیە کە شێمان دەست اینجا لە هەمووشی گرنگتر ناڵم لە هەمووی گرنگتر یەکێکە لە حاڵەتە گرنگەکان ڕێژەی کانزاکان و ڤیتامینەکان کە بە شێوازێکی گشتی وەکو ستاندەر لە زۆربەی خواردنەکانە ئەگەر زۆرتر نەبێت و ئەوانە خاتو دکتۆر بە تەواوەتی لەوە تێگەیشتم کە ماسی کارب ئەوەی کە لە بازاڕەکانی خۆمان هەیە لە حوزەکانی خۆمان پێگا ئەگەر بزانین چۆن ئامادەیەکەین بە شێوی برژاندن بێ و پولەکەکەی لێ نەکەینەوە و بە شقاوەکەی بخۆین سوودی تەندروستی هەیە بەڕازیش هەرەوە خۆی باش جۆرێکی تر لە ئامادەکردنی حوزی ماسی هەیە کە 4 جۆر بوو گڵ و هەڵواسرا و کۆنکریت و حوزی پلاستیک هەڵواسراوەکە تێگەیشتم کە لە ناو دەریاچە گەورەکانی وەک دوکان دەربەنی خان ئاکرێ ئەگەرچی بەڕازت فەرموود ئەکرێ ئەم حوزانە شەر بە هەمان شێوە سوودی لێ وەربگیرێ بەڵام ئەلێرێک نیشانی پرسیار بۆ من دروست بوو پرسیار هەیە هەڵبەت نازانم تا چەند ڕاستە پرسیار هەیە دەربارەی ئاوی دەربەندی خان کە دەکرێت کانزا قورسەکانی تێدا بن دووبارەیەکەمەوە نازانم تا چەند ڕاستە چکە ئیشی من نییە و داداچوونیشم بۆ نەکردووە بەڵام ئەگەر لە حاڵەتێکا ڕاست بێت کە ئاوی دەربەندی خان کانزا قورسەکانی تیاابێ ئەم ماسیەی کە لەم ئاوایە بەرهەمە هێنرێ لە حوزە هەڵواسراوەکانە هیچ کێشێکی تەندروستی هەیە بەر من خۆم ئیشم کردووە بەحسم کردووە لەسەر ماسیەکانی دەربەندی خان
ڕێژەی کانزا قورسەکان کە تایەتی کە خراپە بۆ تەندروستی ڕێژەیەکی زۆر کەمە یان هیچی نەگەشتۆتە سەر ئەو ئاستە کە بڵێن کە منەظەمەی FAO کە دایناوە منەظەمەی هینی خۆراک کە دایناوە کە بەرزترین ڕێژە کە خراپە بۆ تەندروستی مرۆڤ چەندێک کە دایناوە ڕێژەی هەموو کانزاکان هیچی ناگاتە ئەو ڕێژەیە ئەمەی دەربەنی خان ئەمەی سیروان ئەمەی تانجەرۆ کاوابێ ماسەکانی کوردستان لەم سەر بۆ ئەوسەری سەلامەتن لەم سەر بۆ ئەوسەری هەمووی سەلامەتە باش هەڵبەت مەسلەی شێوازی هەڵگرتنی ماسێکەوە شتێکە پەیوەندی بۆ کەسەوەیە کە بەکارێنە یاخود دەیفرۆشەوە کەس ناتوانێت ئەو بابەتە قسە بکە ئەی ئەو ماسانی لەناو حوزە کۆنکریتەکانە بەکارێنن سەلەمۆنەکان کە لە ئاوە سازگارەکانە ئەوانیش زۆر سەلامەتن چکە هەرخۆی لە ئەسڵا بڵێن پێش ئەوە بڵێن باسیکەین ئەو ماسێک کە بڵێن بەخێو ئەکرێت لە لای خۆمان ماسی تراوتە ماسی تراوتە سەلمۆنیە بەزێمە پێڵێن پێڵێن سەلمۆن بۆ لەبەر ئەوەی هەر خۆی لەسەر لە گروپی سالمۆنە سەلمۆنەکان هەمووی بە ئاموک زۆر لە یەک ئەچێت ئەوی کە ئەمە بینیومانە و بیستمانە سەلمۆنە ئەمیش کە ئەبینین لە ساسە لە ئەو ئەچێت ئەتر بە زمانمانەڕا هاتۆ سەلمۆن و سەلمۆن بەس خۆی لە ئەسڵا تراوتە هەمووی سەلامەتە بۆ سەلامەتە لەبەر ئەوەی ماسی تراوت سەلمۆن لە بینی دووکەوانەیە پێویستی بە ئاوێکی ڕوونی پاکی سازگاری ساردا ئێمەش هەمانە پاکی ڕوونی سازگاری هەموویمان هەیە ینی لەجارە ئەڵێم ینی خی گەورە ئەوەی پێبەخشیوین ینی ئاوێکی زۆر باشی لە هەموو لایەنەکانە پێبەخشیوین کە من ئەتوانم پرۆژی زۆر گەوری چاک بکەم بۆ بەخێوکردنی تراوت ینی شان بەشانی پرۆژە گەورەکان کە لە ئێرانە هەبێت کەمە سەرچاوی ماسی تراوتەکەمان هەمووی لە ئێرانەیە کار پێش بە هەمان شێواز یعنی ئەمە ئەو هەموو ئاوەکە هەمانە ئەگەر ئەو هەموو شاخشتانە کە ئێمە هەمانە هەمووی سەرچاوێکی داهاتێکی زۆر باشە بەس حیفە بۆ ناکرێت باش هەمان پرسیاریشم لە کاک هاوڕێک کرد لەبارەی مریشک مریشکی وڵاتانی دەوروبەر بخۆین یان مریشکی فرێشی ناوخۆی بخۆین پێشتر وەڵامی ئەوەت فەرموو کە ماسی قوت و ماسی بەستوو مەخۆن دوورکەوت تا بتوانین دوورکەوین ئەزانین باو زۆر بۆ ئاسان کەمەوە خەڵک لێرەوەچێ بۆ زرێبار بۆ ماسی خواردن ڕاستە بچین باشە بەنامێکیش لێ بکەین لە خزمەتتانین ماسێکی زرێبار باشترە یان بەتامترە لە ماسێکی خۆمان تامێکی ماسێکی زرێبار زۆربەی زۆری ئەم کارپی خۆمانە ئەی بۆڵێن هێوێ خۆشترە شێوازی ئامادەکردنەکەیە شێوازی ئامادەکردنەکەیە و جۆری ئاوەکەیە کوالەتی ئاوەکە جیاوازە ئەجا شێوازی ئامادەکردنەکەشی جیاوازە ئەگنە هەمان ماسی کارپە هەمان ماسی کارپە من ئامادەیەکەم بە شێوازێک جەنابێشت ئامادەیەکەی بە شێوازی وایە هەریەکی و هینی خۆی هەیە بە پێچی دەستاوی خۆی هەیە خەڵتەشتانە کە تێکەڵ ئەکرێت چەنێ تامەکەی تامە ئەسڵەکەی خۆی دەرئەکەوێت چەندێ تامی ئەو بەهارات و شتانی کە تێکەڵ ئەکرێت و ئەدرێتی بەڵام لە ڕووی مەسلەی ئاوی حەوزەکان و شێوازی بەخێوکردنی ماسی و کوالتی ماسەکە هیچ کێشەیەکمان نیە ئەتوانم بڵێم تقریبن هیچ کێشەیەکمان نیە تاکوتەرە کێشە هەیە ئەو لە هەموو شوێنێکار هەیە هەر هەیە لە هەموو شوێنەکە لە هەموو جیهانە هەر هەیە یعنی زۆرترین پرۆژەی ماسی کە هەبێت و بەبێ کێشە بێت لە ئوسترالیایە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوان تاکوتەرا کێشیان هەیە بەڵام ئەمە قسەی چیەکەین قسەی گشتیەکەین بەگشتی حوزەکانی خۆمان و ئاوەکی خۆمان زۆر پاک و بێکێشەیە باشە کەوابێ ئەمە ئەکاتە ئەوەی ئەو حوزانی کە ئامادە ئەکرێن حوزێکی بێکێشن و لەژێر چاودێری کشت و کاڵ و ڤێتێرنەریە بەزەبەت باش دکتۆر کاک سەلاح باسی لە پەیین کرد پەیین ئەکەنە ناو حوزەکانەوە پێشەوەی ماسێکی بۆ بێنن ئەوە بۆچی باشە ئەوە لەبەرەوەی ڕێژەی خۆراکی سروشتی لەناو ئاوەکەی زیاد بکەین ئێمە کار ماسیەکە هەمە چەشنەیە یان هەموو شتێکە خوات چی هەبێ لەناو ئاوەکەیە ئەیخوات اینجا علەفەکە ئەخوات ئێمە لەبەر ئەوەی من ماسی کار بەخێو ئەەکەم ماسی کار من ئەزانم ماسیەکە هەموو شتێکە خوات خواردنی سروشتی ئەخوات ئێمە یەکێکە لە حاڵەتەکان کە ئێمە ئەڵێن ماسی چەم یان ماسی حوز هەمووی ئەڵێ ماسی چەم بۆ لەبەرەوەی هەموو خواردنەکەی خواردنی سروشتیە چییە ئەم قەوزەیە کە ئەبینین لەناو حوزەکەی کە ڕەنگێکی سەوزە بەخشێ بە ئاوەکە حەشەرات و کرمی ناو ئاوەکە ناو گوڵەکە کار حەزی لەوانەیە ئەو خواردنی سروشتی خۆیەتی تا ئەوانە زیاتر بخوات تامی گۆشتەکەی خۆشتر ئەبێت بۆی ئێمە کە پەیین لە چەند حاڵەتێک کە پێین ئەکرێتە ناو ئاوەکەوە لەبەر ئەوانە زیاد ببێت لەبەر ماسێکەمان ئەگەر علەفەکەی بەدڵ نەبوو بچێت خۆی خواردنی خۆی بگەڕێت بەڵام نابێت زۆر بێت چکە تامی گۆشتەکەی ئەگۆڕێت تامی گڵایە تامی گڵادات بەڵێ لەو بابەتەیە دووبارەی بۆ سەر مریشکەکە چکە مریشک و ماسی زۆر تێکەڵاون خەڵک زیاتر مریشکیشە خوات بەداخۆکەوە
چکەلوانی ئامادەکردنەکە ئاسان بێ و بۆنیشی ئاسانتریشە و زۆریش لە بەردەسایە و دامەش هەیە وابزانام هەرزانتریشە و هەرزانتریشە سەحالیان لە ڕیسعرە اونجا بەخێوکردنەکەشی کاتی کەمتر ئەوێ لە چاو ماسیە ماسی چەندێک شێوە بۆی پێ بگات تقریبا ماسی بەعام 6 مانگ بۆ ساڵێکی یان زیاتریشی ئەوێت بەعام بەستر زۆر حوزمان هەیە لە مانگەوی 4-5 مانگە ئەتوانی وەش بەخێوە دەرەکات بەستر مریشی کاتێکی کەمترە ئەتر بۆیە بڵێن زیاتر ئەوە هەیە جا هەر لە ئەوڵە شو باسمان کرد نازم بۆ لە کللتوری خۆمانە ماسی خواردن کەمە بەڵێ لەوانە هیە و بێکەمە پێشتر دەشتەکی بوو لە قەراغاوەکان کەمتر ئێمە نیشتەجێ بوو لەوانەیەوەی هەبوو بێت لەوانەیە وەکو مریشک ئەگەر سەحەبی ئەم حوزە ماسیانە بە باشی بە خێوانەکەماش زەرێکی زۆرەکەن ئەگەر حاڵەتی بڵێن نەخۆشی هەبێ ئەگەر حاڵەتی نەخۆشیمان هەبێ بە تایبەتی نەخۆشی ڤایرۆسی کە ئەم 5 ساڵی ئەخیرە زیاد کردووە لە لای خۆمان بەهۆی نەخۆشیەکانی جنوب کە گوازراوەتەوە بۆ ئێمە ئەوە زەرەر ئەکات بەس بە شێوازێکی گشتی نەخۆشیەکانی تر ئەتوانرێت بە ئاسانی کۆنتترۆل ئەکرێت بەڵێ لە مەسلەی ئالیکەکەیە زۆر بە جوانی بەڕێزت باسی مەسلەی ئالیکت کرد لەگەڵ کاک سەڵاحیش باسمان کرد گەنم و گەنمە شامی دەرێتەوە سەرچاوی کاربۆهیدرات وایە لەگەڵ جۆ باشە لەگەڵ ئەوەشە سۆیای تێەکەن وایە هەر بە هەمان شوی مریشکەکەیە تقریبا بەسی تر بڵێن بۆ ماسی لەگەڵ سۆیاکە و سەرچاوی پرۆتین ئێمە یان پرۆتینی حیوانی بەکارێت یان فشمیر بەکارێت ئەوش هەر پاشماوی ماسی خۆیەتی یان ماسی بچووکەکانە کە ناخورێت حجمە بچووکەکانە کە ناخورێت وانی کە گەورە نابن یان پاشماوی ماسێکە خۆیەتی ئەوانە وشک ئەکرێتەوە و تعقیم ئەکرێت و ئەکرێ بە سەرچاوەیەکی زۆر گرنگ بۆ پرۆتین بۆ ماسی بۆ حیواناتی تریش بۆ مریشکیش بەکارێ بەڵام بە ڕێژێکی کەمتر بەس ئێمە لە ماسیە ئەمە ڕێژێکی زۆری تێکن کێشەی نییە بەڵام ئەمانە هەمووی ستاندەری زانستی و جیهانی هەیە بەدڵنیاییەوە زۆر باشە ئەوانە بڵێ پرۆتینەکەیانەکە ناو حوزی ماسێک ڕۆشتیوانی هەمووی بە حساباتە درێ بە ماسەکە زۆربەی زۆری معمل علەفەکان بۆ حساباتانە ئەیکەن بەڵێ غەشیشی هەرتیا ئەکرێت لە بینەکانە ئەوەی ترکاڕە خۆی وجدانی ئەوە بە کەس حەل نابێت دوا پرسیارم دەربارەی ڕۆڵی پزیشکانی ڤێتێرنەری و هۆبە ڤێتێرنەریەکانە لە پەرەپێدان و سەرپەرشتیکردنی سامانی ماسی و بۆی کە خەڵک بتوانێت ماسیەشی سەلامەت بخوا چیەکەن لەو بابەتەوە ڕاستێکەکەی خۆی بڵێن ئەم ئیشە کە ئەکرێت ئیش بەخێوکردنی ئاژەڵ دوولایەنەیە لایەنی کشت و کاڵەکەی و لایەنی ڤێتەرنەریەکەیە ئەبێ ئەم دوانە هەردووکیان هاودەست بە یەکەوە ئاوا ئیش بکەن لەبەر بتوانن بەرهەمێکی باشی کوالیتێکی باشمان هەیە هاودەست ئاوا ئیشەکەن زۆر جار ئیش ئەەکەن بەڵام هەندە جاریش یان بەداخەوە کێشەکان هینە بێ بەرایەک بەڵام هەردووکیان ئیشەکانیان بەیەکەوەیە یان ئەم ئیشی ئیدارەکردنەکەیە ئیشی دروستکردنەکەیە ئەوانە ئەگەر بە مەزبوطی بکرێت لەگەڵ ئەوانە شە پزیشکێکی ڤێتەرنەریان لەگەڵا بێت سەرپەرشتی ئەمانە هەمووی بکە لە یەکەم هەنگاوەوە بە تەندروستی پرۆژەکە دەست پێ بکرێت بە تەندروستی ماسەکە بەخێو بکرێت ئێستا جەماعەتی مریشکاڵێن ئێمە هەمومان هەیە پزیشکی ڤێتەرنەریمان هەیە پشکنی ڤێتەرنەریمان هەیە هەمووانە بۆ ماسیش هەمان قسە ڕاستە بۆ ماسیش هەیە بەڵام ماسێکەوەی چکە بڵێن لە بوارەکەیە اختصاسەکان کەمە ئەتر بۆ یەک کەمتر هەیە بەڵام بەگشتی هەیە بەڵام بەگشتی سوپاس بەخوای گەورە هەیە بەڕست پرۆفیسۆر دکتۆر نەسری محێدین پسپۆری خۆراک و گەشەی ماسی سوپاس کە ئامادە بووی لەگەڵمانە و سوپاس بۆ کاک سەڵاح مەجیدیش کە سەرۆکی کۆمەڵەی گەشەپێدانی سامانی ماسی لە کوردستان ئەمەڵقەیەمان تایبەت بوو دووبارە بە ڕێکلامکردن بۆ کاڵای ناوخۆیی بۆی کە بتوانین پەرە بە بەرهەمی ناوخۆیی بین و ئەو براخوشکانەشمان کە لەسەرم بابەتانانە خۆن وەک هەمومان سوودمان بن. ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەزگای میدیای کورساخ و فەرموون. شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.